بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی 22 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەنجامدانی تاوانی ئەنفال لەلایەن ڕژیمی بەعسەوە کە تێیدا 182,000 کوردی ئەنفال کردووە زیاتر لە 4,000 گوند و شار و دیهاتی خاپور و وێران کرد. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەنفال لەسەر ئاستی ناوخۆ بۆ کەسوکاری ژیانی کەسوکاری ئەنفال کراون چی بۆ کراوە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی جیهانیش چی کراوە بە میواندارێک لە بەڕێزان حاکم ئاسۆسۆفی ئەندامی پێشووی دادگای باڵای تاوانەکانی عێراق هەروەها عومەر محەممەد سەرنووسەری ماڵپەڕ و گۆڤاری ئەنفالستان وا بڕیارە دواتریش تەیمور عەبدوڵڵا تاقە ڕزگاروی گۆڕا بە کۆمەڵەکانی سەماوە لەگەڵمان بێت. سوپاس بۆ ئامادەبوونتان کاک حاکم ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی لە دادگای باڵای تاوانەکانی عێراق چۆن دۆسیەی ئەنفال یەکلاکرایەوە کێ تاوانباری سەرەکی بوو لە دۆسیەکە؟ سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام سەرەتا سڵاو و ڕێز و نەوازش بۆ سەرجەم قوربانیانی کەیسی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و فەیلیەکان و بەرزانەکان بۆ بنی یادی 32 هەمین ساڵ لە سەر شاڵاوی کەیسی ئەنفال تاوانی ئەنفال کەوا ئەنجام درا کەوا ئەمە وابزانم سێمین تاوانە گەورەترین تاوانە لە دوای تاوانی جوولەکەکان و لەگەڵ تاوانی ڕەوەندە و اینجاش کەیسی ئەنفال بە ژمارە و بە جۆراجۆری تاوانی جۆنەسایت کەوە ئەنجام درا بەرامبەری گەلی کورد لە دەرباری کەیسی ئەنفال کەوا گەورەترینی تاوان بوو لە تاوانەکان کەوا ئەنجام درا لەلایەن ڕژیمی بەعس بەرامبەری گەلی کورد کەوا 182,000 قوربانیمان هەبوو و 5,000 دێ خابور کراوە مزگەوت و ئەوانە ئەمە دیارە بڵێن پلانێکی بۆ دانرا بۆ لای ڕژیمی بەعس بۆ قڕکردنی لە ناوبەردنی گەلی کورد بڕیاری دادگا کەوەش خۆتان ئەندامی دادگای پێشووی باڵای تاوانەکان کێ تاوانباری سەرەکی بوو کاک حاکم؟ بەڵێ من وەکو سەرەتا پێشی کەیسی ئەنفال وەکو کەیسێک ببینێت لەلایەن دادگای تاوانەکان من ئەندامی دەستەی لێکۆڵینەوە بووم لە کەیسی ئەنفال کەوا لێکۆڵینەوە لە شاید حاڵ و سکاڵاکار و دۆکومنتمان کۆ کردنەوە ڕەوانەی بەغامان کرد بەڵام لە کەیسی ئەنفال کەوا ئەو کەیسە بە قەناعەتی خۆم وەکو دادوەرێک وەکو یاسەناسێک و دادوەرێک بوو کەوا ئەو کەیسە کە بینرا بە جۆری یاسای تاوانین نێودەوڵەتی ئەو کەیسە ئەو داوایە بینە ئەو کەیسە کەوا بریتی بوو ئەو کەیسە لە 77 سکاڵاکار و 8 شاید حاڵ و 3 پسپۆر کەوا یەکەمی دانیشتن بوو لە کەیسی ئەنفال 21/8 2006 بوو لە پاش 61 دانیشتن باش ئەن بینرا لانی دادگا لە 24/6 2007 بریاری بۆ دەرکرا کەوا تاوانێکی جۆنەساید و ژمرەبایەتی بڵێن کێ لەسەرەوە تاوانی سەرەکی بڵێن چەند تاوانباری سەرەکی بوو؟ تاوانبار بوو تاوانی سەرەکی کەوا تاوانی سەرەکی بوو بەداخەوە سەدام حوسێن بوو کەوا ئەو بکو بە حکمیەوە سەرۆکی کۆماری عێراق بوو قائدی عامی قواتی مسلحە لەگەڵ علی حەسەن مەجید لەگەڵ سوڵتان هاشم سابر عەبدولعەزیز دووری فەرحان موطلق لەگەڵ طاهر تۆفیق العانی لەگەڵ لەگەڵ حسێن ڕەشید بەڵام بەداخەوە سەدام حوسێن کەوا ئەو ئەڤایە لە کەیسی ئەنفال وتەی بەردەوام بوو لە دانیشتنەکان بەس کە گەیشتە دانیشتنی 33 بەداخەوە لەسەر کەیسی دیجێل سەدام حوسێن ئیفادەی وەرگیرا قەراری ئەعدامەکەی جێبەجێکرا. باشە بە کورتی هۆکاری چی بوو کە سەدام بەر لەوەی کە ینی دۆسی ئەنفال یەکلا بکرێتەوە لە 3 دارەدرا ئەو لە یەکی حوتی 2005 کەوا ئامادەکرا بەرامبەری دادوەری لێکۆڵینەوە بەس وتەی وەرگیرا تقریباً 29 پرسیاری ئاراستی تاوانباری سەدام حوسێنی لێکرا بەس دوانی جوابدایەوە بەس دوان پرسیاری لێکرا کەوا من هێشتاکە سەرۆکی کۆماری عێراق و قائدی عامی قواتی مسلحە من دانی پێنانم بەم دادگایە نادستوریە و ناقانونیە دووەمینیش وتویتی من تاوانی کیمیابارانم بەکاری ناو لە کەیسی ئەنفال یان هەڵەبجە بەڵام کە لە کەیسی ئەنفالە کەوا پاش وەرگرتنی ئەو وتانەی
شاد حاڵ و دوکیومەنتەکان کەوا نمایشکردن لاین داواکاری گشتی و سکالاکار و ئەوانە هاوسەنگی کرا لە بەڵگەکان سەلماندی سەدام حسێن ئەو یان دامودەستەکەی هەمووی عێراق چیمایی بەکارهێنا و تاوانی ئەنفاری ئەنجامدراوە ئەو تاوانێکی سەرەکی بوو بەڵام بەداخەوە لەسەر کەیسی دیجل قەراری ئەعدامی ئەنجامدرا. دواتەکەم وڵای بەڕێزت کە کێ سزای بەسەرا سەپێنرا جێبەجێکرا یاخودنا کاک عومەر جەنابیشت بەخێر بێ لەسەر ئاسی ناوخۆ چی بۆ کە سوکاری ئەنفال کراوان کراوە لە ڕووی باشترکردنی بژێویان و دوایش قسەرە سەرۆکن لە ڕووی کۆمنتکردنی شەو بزانین چی کراوە. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی پێیان بۆ جەنابەت کە بانگهێشتان کردم بۆ ئەم بەرنامەیە لێرەوە سڵاو و ڕێزم بۆ هەموو ئەو کەسانەی کە لە تاوانی ئەنفال دەرباز بوون و ڕۆحی ئەو کەسانە شاد بێ کە لە کۆمەڵکوژێکە دەرباز نەبوون و ئێستا لە گۆڕی بە کۆمەڵان نێژراون و هاوکات سڵاوم بۆ خەڵکی بالیسان و بۆ قوربانیەکانیان کە سبەینێ ئەوانیش یادی چیمابارانکردنیانە کە کۆمەڵکوژیەکی تری پێش ئەنفالە کە ساڵی 1970 بوو ڕۆحی قوربانیەکانی ئەوانی شاد بێ. لە ڕاستی کاک حەکیم ڕەنگە ئەم پرسیارەی جەنابەت نیگەرانکەر بێ لەبەرەوەی من وا بۆ 15 ساڵە چێ مەسەڵەن ڕەنگە لەگەڵم کاک حاکمە نزیکی 4-5 بەرنامە بەیەکەوە بین هەمانە و پرسیارە ئاکرێتەوە چی کراوە بۆ کەسوکاری ئەنفال. بە بڕای من دۆسەی ئەنفال زۆر لەوە گەورەترە کە لە ئیمتیاز و لە بژێوی و لە ژیانی قوربانیەکانی کەسوکاری ئەنفالە کورتی بکەینەوە. ئەگەر لێم پرسی چیان بۆ کراوە من ئەڵێم هیچیان بۆ نەکرا ئەزانین بۆ ئەڵێم هیچ لەبەرەوەی ئەوەی کە بۆ کەسوکارێکی ئەنفال کراوە بۆ فەرمانبەرێکیش کراوە فەرمانبەرێک زەوی وەرگرتووە کەسوکارێکی ئەنفالیش زەویەکی وەرگرتووە پێشمەرگەیەکی دێرین موچەیەکی خانەنشینی هەیە ئەویش موچەی خوێنی ئەنفال کراوەکەی وەرەگرێ ئەگەر ئەمە بە ئیمتیاز حساب بکەین لە ڕاستیە بەڵام ئیمتیاز بۆ کەسوکاری ئەنفال و قوربانیانی ئەنفال و بۆ کۆی کۆمەڵگای کوردی ئەبێ زۆر لەمانە گەورەتر سیرکەین بۆ لەبەرەوەی بە شێوەیەکی گشتی کورد بە جاشەکانیشەوە کە بەشداری تاوانەکە بوون شکۆی شکێنراوە لە سەردەمی بەعسا کەواتە لە دوای بەعس ئەوەی کە پێویستە ئەبێ شکۆی بۆ بگەڕێن شکۆیان بۆ گەڕێنراوەتەوە شکۆ نەگەڕاوەتەوە بێگومان نەگەڕاوەتەوە ئێستا من پێتەڵێم بۆچی نەگەڕاوەتەوە بۆ نمونە دایکێک 11 کوڕی ئەنفالە دایکێک کوڕێک و 4 کچی ئەنفالە بە شێوەیەکی گشتی دایکانی جەرگ سوتاو لەو تاوانەیە باوکانی ژن و منان ڕۆیشتو لەو تاوانەیە ئەوەی کە چاوەڕوانیانە کرد لە حکوومەتی خۆماڵی و بەناو دیموکراسی یا با بڵێن لە حکوومەتی دوای سەدام حوسێن ئەوەیە با بڵێن ڕێز و حرمەتی بایی ئەوە بێ کە هەناسەیەک بدە ئەمەی نەبینی هەر بۆیە ئێستا بەداخێکی زۆرەوە من ئەم ساڵ لە یادی ئەنفالە چی ڕابگەێنم ئەوە ڕاگەێنم کە هەڵمەتێک دەست پێ بکەین بۆ ڕیسواکردنی ئەو دەنگە نەشازانەی کە ڕەحمەت بۆ سەدام حوسێنە نێر من ئەزانم ئەمە خەلەلی دەسەڵاتی کوردیە بەڵام سەدامیش لە کوردستان دروست نەبووە لە ڕووی زۆڵمکردن لە خەڵک ینی ڕەنگی خەڵک بڵێ کللتوری بەعز لە کوردستان هەیە لە ڕووی دەسەڵاتەوە بۆیە خەڵک ئاوات بە سەدام حوسێن مەوزوعەکە چییە مەوزوعەکە یەس و بێتاقەتی و بێئەمەلیە لە وەزعێک کە تیا ئەژی باش ئەمە مەسەلەکە یعنی هەر لە بیدایەتە بەرەی کوردستانی کە هێشتا حکوومەتی ڕانەگەیاندە بوو خەڵک ئەم مەسجەی پێدا مەسجێک کە ئەیوت پەنیر و ماست و کەرە بەعز باشترە لەبەرە یعنی بەرەی کوردستانی ئەو کاتە ئەبوایە هەڵوەستەیەکی بکردایە کە ڕۆژی بەم ڕۆژە نەگا لەبەرەوە ئێستا کە ئێمە بینە سەرەوەی کە کەسوکاری ئەنفال چیان بۆ کراوە موچیان هەیە زەیان پێدراوە ڕەنگە کەم خانەوادە هەبێ زەی وەرنەگرتە بێ یا موچەیەکی نەبێ بەڵام ئەمە لەسەر ئاستی گەورەی تاوانی ئەنفال ئەخر ئێمە کێشەیەکی زۆر گەورەمانەیە کێشە گەورەکە ئەوەیە کاک حاکم ڕەنگە باشتر لەمە تێبگال لە هەر بینەرێک زیاتر ئەوەیە ئەم دۆسیە لێمانە خوازێ پاڵی پێ بنین بۆ دەرەوە سنوورەکانی هەرێمی کوردستان بەزێنێ ئێمە ڕایە کێشینەوە بۆ ناوخۆ بۆ لەبەرەوەی چیرۆکی کورد چیرۆکێکە ئەبێ هەموو دنیا بیزانێ بەو معنایەکە هاوسۆزیەکی بۆ دروست کاوەکو ئەوی کە بۆ جوولەکە دروست بوو هەرچەند بەداخەوە ئێمەوەکو جوولەکان نەکەر ئازانین هەر بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوانە بەراورد ناکرێت بۆ کەیسەکەی خۆمان بەڵێ دۆسەیەک هەیە کە ئەبێ ڕەگەزەکانی ناوەی بناسیین
شوناسی بەعز بناسین ئەنفال بناسین ڕەگەزە قوڵەکانی جینۆساید بناسین مەسەلەکارەوە نییە کە کابراایەک دکتۆرای هەیە و دێ 4 بەندت بۆ ڕیزەکە مەسەلەکەوەیە کاریگەری ئەم بەندانە کاریگەری ئەم ڕەگەزەی جینۆساید لە ئاستی دنیا ئەبێت چۆن بێ و چۆن مامەڵی لەگەڵا بکرێمە ئەومان نەکرد دواتەگرم وڵای بەڕێز دەگەر کاک تەیمور لەگەڵ مامێ کاک تەیمور سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر بە کورتیش بێ سەبارەت بە چیرۆکی ژیانی خۆت وەکو ڕزگاربوویەکی گۆڕە بە کۆمەڵەکان زۆر بە کورتی دوایش پەیامت لەم ساڵیادەدا بۆ کەسوکاری ئەنفالکراوان و بۆ وەزارەتی شەیدان و وەزارەتی شەیدان حکوومەتی هەرێمیش فەرموو. من پێشەکی سوپاسان دەکەم بۆ بەسەرکردنەوەیە و ئەمەوێ لەم یادە خەمناکەدا کە ئەوە 32 ساڵە بەسەر تاوانی ئەنفالە تێدەپەڕێ سەری ڕێز و نوازش بۆ قوربانیان و کەسوکاری ئەنفال و شەهیدانی تەواوی کورد و کوردستان دادەنێن. من ناوم تەیمور عەبدوڵڵا ئەحمەدە لە ساڵی 1970 کە ئێمە بەرشاڵاوی ئەنفال کەوتین لە کۆڵجۆی حاجی حەمەجان و دوای براینە مەرەسوولە لەوێ هەمومان ڕاپێش کراین بە ڕێپیشاندەری جاش و کارەکان و بردمانیان بۆ قۆرەتوو لە قۆرەتوو لەوێ ماوەی 10 ڕۆژماینەوە لە پاشان براین بۆ تۆپزاوە لە تۆپزاوە بۆ ماوەی 3 ڕۆژماینەوە دیارە پیاوەکان لەوێ هەموو شتێکان لەبەردا دەکەنرا و دوو پێسێ دەیان بەسن بە ئیڤاکانەوە و بەرەو جێگایەکی نادیار دەیان بردن و لە پاش 30 ڕۆژ هەفتان مەجموعەیە سیارەیان هێنا کە توانە بڵێن 5-6 سیارە بوون ئەم سیارانە لە جۆری قەپەت بوون یعنی هیچ دەرگا و پەنجەرەیەکی تێوە نەبوو ئەو هەموو ژن و منداڵیان بە هاڵمان و بە زۆر فڕیانانە و سیارە و بەڕێکەوتین ئێمە نازانین بۆ شۆمان دەبن بە ڕێگایکی نادیار هەتا رەنگانێکی عەسر دەتوانین بڵێن تا دەوروبەری سەعات 4-5 عەسر لە پڕ سیارەکان لایەن ما بە تەواو من تاکە منداڵ بووم هەستی شوتیش بوو هەستم کرد کەم سیارانە بە حکم زۆر دەکەنوانە ڕۆیشتین ڕێگای گۆم ئەوەندەی تێ نەچوو ئەتوانم بڵێن 7 کیلۆمەترێک یان با بڵێن نیم سەعاتێک سیارەکان ڕێیان کرد پاشان وەفان هەموو خەڵکیان خوارەوە و یەکی بە سەرقاتێک ئاوی مەرکارەکەیان تا پێمان من پێم وایە جۆرێک لە جۆرەکان مادی تێدا بوو لە پاشان هەموو شۆمانیان بەستەوە و دووبارە بە پاڵان و بە زۆر ڕمانیانە ناو سیارەکانەوە من لەو کاتەیە دەستوانی فقط چاوی خۆم بکەمەوە دەست خۆم بکەمەوە هەتا من ئەمەم کرد سیارەکان دیسان وەستان و دەرگایان کردەوە چاڵە هەمووی هەڵکەندراوە لە شێوازی تەسەسول ئیتر ئەو خەڵکیان بە زۆر و بە پاڵان فڕیانە ئەو چاڵەوە و ڕاوەستان هەتا تۆزێک دنیا تاریک بوو من جوندەکانی ئەشرۆفیان بەدەستەوە بوو فیشەکیان لێ خوڕی بوو چاڵێک دوو جوندیان بۆ تەرخان کرده بوو ئیتر ئەوەی من ئاگام دەیبێت لە ئەم چەکەکانیان ترازان بە ڕەشە کوژی دەستیان کرد تەقەکردن بەناو ئەو خەڵکەدا و هەمویان شەهید کرد من لەوێ بریندار بووم کاتی برینداربوونم سەرڕام کرد بەرەوە جوندێک کە تەقەی دەکرد وەکو هەرچەنە من لە زمانی پێنە دەگەیشتم بەڵام وەکو پاڕانەوەی کە ئێمە ژن ماڵی پێناوچی گولە بارامان دەکەن لە پێناوچی خۆشبەختانەوەش لەو کاتە تەقەی نەکرد بە دەنگێکی بەرز بە زمانی عەرەبی خوێ نازانم چی پێوت ئەوەندە مزانی پڕەمیای ناو چاڵە کوردستان من لەوێ دیسانەوە بریندار بووم بەسیتر خۆم کرد بە مردوو محاولەیەکی بۆ دەربازبوون نەکرد بەڕە بە کۆمەڵەکان چون دەمزانی گەرم جارە هەستمەوە بۆی بمدا لەبەر دەستڕێژی گولە هێشتا بمکوژن هەر وەکو چۆن ئەوەکانی کەیاندا بوو لێ خۆم کرد بە مردووی تر تەقەکان کەتایبی هاتن و جوندەکان دوورکەوتەوە لە شوێنی ساڵەکە من لەوێ ویستم دەرباز بووی داخەوە کچێک دەکەوتان بڵێم ئەو کاتە و کچە تەمەنی 8 ساڵێک دەبوو ئەوام دەکرد کە بە ڕاکەی لەداخۆ من ناتوانم دایکم بەجێدێڵم و لە جوندیە ترسم نایە هەوڵما لەگەڵی تر بەڕاستی ترسام لەوەی کە کچە دەستگا بە گیان و دەنگ بەرزکاتەکان بزانن دیسان بۆیە من هەر بەزکە خشیە بەسەر لاشەکاندا چوومە سەرەوە طبعا شوێن هەستا بوو خەپرخی هەنست و شوێنی ئەو خەڵکە هەموو پێکە بوو بەسەرێکە ڕۆژمە سەر چاڵەکان بەدەست وەزر چاڵەکەم هەڵکەند و خۆم پێسا
ئەوە بوو سیارەکان بە چواردەوری چاڵەکان بۆەوەی هەر کەسێک دەرباز بوو دووبارە بێگرن و فڕێن ناو چاڵەکانەوە یانە بەردەستخۆشی ئیتر من بەم شێوازە چوانپڕی ئاگام لە خۆم نەما دوایەوە هەستامەوە خۆم چاڵەکانیان هەموو داپۆشت ئەو نایان بۆیە منش ملی ڕێگام کرد و دەشتا لەبەر هەتا ڕێم کەوتە عەرەبێک لەوێ منیان بردە باڵی خۆیان ئەو شێوەیانەکەی منیان نرد بۆ کاردیاکشم سەماوە بۆ تقریبا 3 ساڵ لە پاشان پەیوەندیان کارەوە دوومانم گەڕان هاتن بە سەماوە منیان بردەوە بۆ بەڵێ سوپاس دەکەم کاک تەیموور دواتە گەڕێمەوە لای بەڕێزت پەیامەت چییە دەگەڕێمەوە لای بەڕێز کاک حاکم بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەنفال بڵین دەداتگەی باڵی تاوانەکان وەکو تاوانێکی دژە مرۆڤایەتی ناسێنرا یاخود ئەوانەی کە سزا هەبوو بۆ بەرپرسەکان جێبەجێکرا ئەوانەی تاوانبارانی ئەنفال طبعا لە 24/6 2007 قراری بۆ دەرکرا کەیسی ئەنفال وەکو تاوانێکی جۆنەسایدە لەگەڵ تاوانێکی دژە مرۆڤایەتی و تاوانی جەنگ کەوا بریتی بوو لە 3 تاوانی نێودوڵەتی بە جۆرەی ئەو بەڵگانە کەوا نمایش کرا لە ناوی دادگا و هاوسەنگی لە کرا لە بینی وتەی تاوانبار و وتەی شایەت حاڵ و کە سکاڵاکار و دوکمنتارەکان کەوا نمایش کرا لە لانی دادگا کە ئەوە بەڕاستی ئەو قرارەکەوا دەرکرا یعنی گەورەترینی قرار بوو یعنی بڵێن شتێکی زۆر گرنگ بوو پاڵپشتێکی یاساییە کەوا بۆ کورد وەکو شتێکی معنەویە کەوا قرارێک دەرکرا بە جینۆساید بناسرێت وەکو پاڵپشتێکی یاسایی ئەبوایە ئیشی بکرایە بۆی لە ڕووی مادی و معنەوی لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی نۆدەڵەتی طبعا من لێرە وەکو ڕێی شخصی خۆم کەوا ئاماژەم پێدا لە سەرەتای بەرنامەکە چەندین تاوانبار بوو کەوا بەداخەوە سەدام حوسێن کەوا وتەی وەرنەگیرا و سزا نەکرا سەر کەیسی ئەنفال سابر عەبدولعەزیز دووری ئەبوایە ئەو بە زیندانی هەتایە بەڵام بۆ چوونی خۆم ئەبوایە ئەویش قەراری ئیعدامی بۆ دەرکرایە بۆ لەبەر هەرچی لێدانی کیمیاباران کە کراوە لە هەرێمی کوردستانە هەسە هەمووی لەسەر پێشنیاری ئەو بوو چکە ئەو بەرپرسی سەرۆکی هەواڵگری سەربازی بوو کێمان هەیە تار تۆفیق العانی کەوا ڕزگار کرا کەوام ڕێزم هەیە بۆ چوون و قرارەکانی هەیئەی تەمیزی و محکەمە ئەو ڕزگار کرا بەڵام من بەڵگەم هەیە کەوا ئەو بەشداری کردووە لە کەیسی ئەنفالە پێشنیاری کردووە بێجگە لە تاوانبارەکانی تر ئەوە بوو تاوانبارەکانی تریش بریاری قراری ئیعدامیان بۆ دەرکرا سەڵتان هاشم حسێن ڕەشید لەگەڵ فەرحان مطلق لەگەڵ عەلی حەسەن مەجید ئەو 4 کەسە باشە بەس هۆکاری چی بوو کە سەدام بەر لەوەی کە دۆسی ئەنفال یەکلا بکرێتەوە لە سێدارە درە هیچ هۆکارێکی نێودوڵەتیش لە پشتەوە بوو ئەکید نێودوڵەتی لەسەر بوو بەڵام چکە خۆ دەزانی کە نەک تاوانی ئەنفال کیمیاباران و تاوانەکانی کەش هەمویان بەداخەوە ئەرکێکی بڵێن وەکو سایلەند بوو یعنی هیچ هەڵوێستێکیان نەبوو بەرامبەری حکومەتی عێراق لەو کاتە عێراق جێبەجێکراری بەرژەوەندی وڵاتانی سەرهێز بوو لەو کاتە حرب بوو جەنگ بوو لەسەر لەگەڵ ئێرانە لەبەرەوە هەموو وڵاتان پاڵپشتی عێراقیان کرد چەکیان فرۆشتووە موادی کیمیایی فرۆشتووە کەوا بەکار هاتووە لە تاوانی ئەنفال و تاوانی هەڵەبجە بەرامبەری گەلی کورد هەمویان بێدەنگ بوون بەڕاستی هیچ هەڵوێستێکیان نەبوو ئێستاژە تاکە وەکو ئەرکێکی یاسایی ئەخلاقی مرۆڤایەتی ئێستاش کۆمەلگای نێودوڵەتی بە هەمان کاتە ئێستاش یعنی دانی پێناوە وەکو داوێری و بردنەک و حتا ساڵانە لە نەتۆگرتوەکان یادکردنەوەی تاوانی ڕەواندا ئەکرێت لە مانگی 4 ئەگەر متابعە بکەن مانگی 4 یادی تاوانی جووەکان ئەکرێت لەگەڵ ڕەواندا و لەگەڵ پۆستنە بەڵام کورد بەڵام بەداخەوە هەرچەند لە هەمان کاتە قراری بۆ دەرکراوە کەوا تاوانێکی جۆنەسایدە باش بەس حاکم تۆکو دادوەرە کەست بەوە کرد کە وڵاتانی وەکو ئەمریکا وڵاتانی تریش پەلەیان بوو لە سێدارەدانی سەدام بۆی نهێنیەکان ئاشکرا نەوێ بۆ نمونە خۆیان ئاماژەم پێداوە خۆی ئەمە بەرژەوەندیکی ناخۆیی تایە لەلایەنی سەرۆکە وەزیران ڕێزم هەیە ئەبوایە جێبەجێ نەکرایە نەک کورد
قوربانیانی ئەنفال کەیسی زەرەری کرد هەڵەبجە فەیلیەکان بەرزانیەکان ڕاپەرینی نێوتویەک چەندین کەیسی تر کەوا عیلا پەیوەندیە بە براشیعەکان لێرە وەکو بریارێکی سیاسی بوو و هەڵەیەکی یاسایی بوو چکە بوو لە 5/11/2006 کەەوە ئەنجام قراری دەرکرا لە کەیسی دیجێلا قراری ئەعدامکردنی سەدام پاش پێداچوون لانی هەیئەتە تەمیزی 26/12/2006 لە دوای 5 ڕۆژ ئەمە پێشیلکاریکی یاسای حتا پێشیلکاری مادەی بەرگەی 27 لە یاسای باڵای دادگای پاڵای تاوانەکانی عێراق ئەڵێ بەعدە مرور پاش تێپەڕبوونی 30 ڕۆژ لەسەر پەسەندکردنی بریارەکە اینجا قراری ئەعدام دەرەکرێت لەوانەی کە بەڕێزت وتت لێوەرگتن لە دۆسیە ئەنفال و ئەوانەیە کە وتتان لێوەرگتن هیچیان باسییان کرد کە وڵاتانی دەرەوە هاوکاریان کردوون خۆی هەمویان من ناڵم سەدام هەمویان ئینکاریان کرد بەڵام دوایی کەوا تووشی شۆک بوون بەرامبەری ئەو بەڵگانە کەوا نەمایشکرا هەندێکیانی سە بۆ نمونە عەلی حەسەن مەجید ئەیودا گەر من دەرم بەهاتمایەتەوە یعنی ئێستا بچمەتە دەرەوە لە محکەمە عینی تاوان ئەنجامەدرن بەرامبەری بە تۆت لە ناو قەفەزی دادگا بڵێن چۆن؟ بڵێن لە ناو دادگاوی بێەوەوت بەڵێ لە ناو دادگا بەڵێ عینی تاوان ئەنجام بەرامبەری گەلی کورد ئەوە دانی پێناوە لە کەیسی ئەنفالە عینی تاوان ئەەکەمەوە بەرامبەری گەلی کورد بەڵێ سوپاس دەکەم دواتێکڕێم وڵای بەڕێزت کاک عومەر سەبارەت بە بۆ بن جینۆساید ناساندنی ئەنفال لەسەر ئاسی نێودەوڵەتی چی کراوە یاخود دەبێت چی بکرێت کەم تەرخەمەکان لەکوێون کە بەڕێز دەڵێ ئێستا کەیسێکی لۆکاڵیە خۆی ئەبێ بڵێن لە ناو خۆت چیمان کردووە تا لەسەر ئاسی زین چۆنە خۆ چی بکرێ بۆ چی بکرێ بۆ لە ڕاستی کاک حاکم خاڵێکی زۆر گرنگی باس کرد پێم خۆش بوو هەر خۆی بە سفەتەوەی حاکمە و پیاوێکی قانونیە زیاتر تیشکی پستایەتە سەر بە هەرسێک بەندی 11 و 12 و 13 تاوانی جەنگ تاوانی دژی مرۆڤایەتی تاوانی کۆمەڵکوژی دۆسەکە یەکلایی کراوە کە جینۆسایدە باشە کەواتە تۆ پشتیوانیەکی قانونی تێکە ئاخر بڕیارەکە قوتی دادگای نێودەوڵەت وانە باڵای دادگای باڵای تاوانەکان لەسەر بنەمای دادگای نێودەوڵەتی محاکەمەی ئۆتۆمەتبارانی کرد نەخۆ ئێستا لە حکومەت لە هەرێمی کوردستان تۆ ناتوانانی محاکەمەی ئۆتۆمەتبارانە بکەیت ئەو دادگایە دادگایەکی تایبەتمەند بوو بۆ کەیسە گەورانە بۆ مەسەلەن بۆ ئەنفال بۆ هەڵەبجە بۆ دوجەیل بۆ ئەوە یعنی ئێمە ئەبای شەڕێکی زۆر زۆر گرنگمان بکردایە گەورەمان بکردایە بۆی بەو بڕیارە یەکلایی بکاتەوە دادگاکە بەڵام دادگاکە خۆی ئەگلایی کردەوە یعنی دەستکەوتەکە کەوتە دەستمان بەڵام ئیشمان پێ نەکرد بۆچی ئیشمان پێ نەکرد ئەمە مۆزوعەکەیە کە من تێنەگەیشتم لە گەورەی تاوانەکە تێنەگەیشتم و لە دەستکەوتەکانیشی تێنەگەیشتم بریا جینۆساید نەکراینایە ئەو دەستکەوتانەشمان هەرچی لە گەورەی ئەنفال تێنەگەیشتن کاکەوە پەیوەندی بە دیدی سیاسیەوە هەیە پەیوەندی بە نخبەی کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە ڕۆشنبیری کوردەوە هەیە مشکلەوەیە کاکە تاکو ئێستا ئەنفال وەکو تاوان ناناسێ وەکو کارەسا دەیناسێ هەر ڕۆشنبیری کورد ڕووناکبیری کورد ئەمە مشکلەکەیە مشکلەوەیە کە تاکو ئێستا پێی وایە با بڵێن ئەبێت چی بۆ کەسوکاری ئەنفال کرابێت ئەبێ بڵێ کورد لەسەر ئەنفال چی دەستکەوت ئەمە مشکلەکەیە ئەمە مهمەکەیە مەسەن بۆ نمونە جووەکان کە حەسانەیەکی نێودەوڵەتیان بۆ دروست بوو و دەوڵەتیان لەسەر بنیادنا خۆ هەر ئەوە نەبوو خەڵک بێ دەوڵەتێکی بۆ دروستکە بەشێکی زۆر زۆری ئازایەتی خۆیان بوو حەزەکەم بیزانی مەسەرەن جووەکان وەکو سیاسی جووەکان وەکو ئەم سیاسیانەی ئێمە ڕەنگە ئەوانیش لا مبالات بوو بن بەڵام ئەوەی کە فشاری خستە سەر دەوڵەت و جووەکان سیاسەتمەداری جووەکانی هێنایە ژێربار چالاگوانەکان بوون ئەکتیڤیستەکان بوون نووسەرەکان بوون کاکە خۆ هەموو فیلمەی لەسەر هۆڵۆکۆست دروست کراوە بە دنیای ئەناسێنێ خۆ هەموو جووەکان دروستیان نەکرد حەوت فیلم خۆیان ئێمە چیمانەیە لەسەر ئەنفال جابا من ئەمە بتەواوەکەم حەوت فیلم خۆیان دروستیان کرد باقی خەڵکی تریان هێناوە فیلمیان بۆ دروستکە لەسەر ئەنفال بۆچی ئەمە بۆچی بۆ ئەبێ ئەم فیلمە دروستکە بۆ ئەوەی کە ئەم دۆسەیە حدودی با بڵێن سنووری ناوخۆ بەزێنێ خەڵک شێرکە لەگەڵ خۆی هاوسۆزیکە لەگەڵ خۆی و پەیامێکی سیاسیش با بەوەی کە دنیا شەرمەزارکە لە بەرامبەر ئەو تاوانە پرسیارێکی جەوهەرەیە بێ بیکەین بۆ ئەبێ ئەنفال وەکو جینۆساید باس بکەین بۆچی جینۆساید گرنگە بۆچی قوربانیەکی جینۆساید بۆچی مەمەمژەیەک لە ناو گۆڕێکی بە کۆمەڵ لە مەغزەن و تاقم تفەنگێکی پێشمەرگەیەک گرنگترە کە لە ناو سەنگەرێکا شەهید بووە گرنگی ئەوەیە ئەمە یعنی کوشتنی گروپێک
بە ژن و مناڵیەوە یعنی بە هەموو معناکانی ئیبادەکردنیەوە بەڵام ئەمایان مقاومەیە بەرگریە جیاوازی هەیە مەسەلاً بۆ نمونە کاتێک کە ئێمە ئەڵێن مثلا بەعز حجەیەکی بەدەستەوە ئەڵێ ئەمانە خیانەتکاری ئێرانی بوون تۆ حجەی ئەوت بەدەستەوە کاکە مناڵ نابێ بە خیانەتکار مناڵ نابێ بە شۆڕژێر یعنی ئەزانی نەنا ژن ئەبێ ژنەوەتە لە ڕۆژاوە شەڕەکە بەڵام قەسیە لەسەر لۆجیکی ئەنفال لۆجیکی ئەنفال لەسەر چی و با ئەمەد بۆ تەواو بە کورتی بێ سپاس دەکەم با ئەمەد بۆ تەواوکەم لۆجیکی ئەنفال تەنها کوشتن و گوندڕوخاندن نەبوو لۆجیکی ئەنفال سڕینەوەی شوناسی نەتەوەیەک بوو کە عێراق بە کێشەیە سپاس دەکەم کاک تەیمور بەرەمەوە لای بەڕێزت دەمەوێت پەیامی بەڕێزت بزانم بۆ کەسوکاری ئەنفال کراون و بۆ وەزارەتی شەیدانیش وەکو پێویست هیچی کردووە بۆ ئەنفال دەست خۆش بێت زۆر سپاس من دیارە پێشەکی دەوێەوە باس بکەم و ئەبێتیش بخەمە سەر گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە من لە ساڵی 1970 لی دەرباز بووم و داک و پشت و کاری من تێدایە لە زیاتر لە 110 نەفەر من ئەم گۆڕە بە کۆمەڵانە لە ساڵی 2009 ڕۆشتومەتە ئەوێ و تۆمارم کردووە وەتە سەر گۆڕە بە کۆمەڵەکان دۆزیمانەتەوە کە هەر کەسی دایە ئەعلانی واکە کە ئەم گۆڕە بە کۆمەڵە تازەیە بەداخەوە نەکە تازە نییە ئەم گۆڕە بە کۆمەڵە وجودی هەیە لە ساڵی 1970 و ماڵە عەرەبەی کە داڵدەی منیان نەبوویان با بڵێن من ڕزگار کردبوو چاودێری و گۆڕە بە کۆمەڵە بەداخەوە من لە ساڵی 2019 لە مانگی دوو ئەم ڤیدۆیانەی کە تۆمارم کردبوو دیارە عەفوم کەن هەر لە 2009 من ئەو کات ڕۆیشتمە وەزارەتی شەڕ لەگەڵ بەڕێز مامۆستا ئارام قسەم کرد و سەرنج بڕای کێشا بۆ سەر گۆڕە بە کۆمەڵانە بەداخەوە ینی پشتیوازێک جوابی ئامەوە پەشیمان بوومەوە لەوەی کە پێ بڕای بەرحاڵ لە ساڵی 2009 مانگی من ئەم ڤیدۆیانم لەسەر یوتیوب بڵاو کردەوە و لەسەر فەیسبووکی خۆم بڵاو کردەوە و ئەو ماڵە عەرەبەش هەردێک بڵاویان کردەوە شێریان کرد بۆ ئەوەی خەڵکی بینێ پارێزگاری سەماوە دەزانێ ئەم ناوچەیە ناوچی سەماوەیە بەڵام بزەبت نازانێت گۆڕە بە کۆمەڵەکان لەکوێدایە بۆیە هەڵدەستیە دارودەستی بنێنێتە لای ئەو ماڵە عەرەبە بە قەناعەت بە کوڕێکی ئەو ماڵە عەرەبە دەکات کە گۆڕە بە کۆمەڵەکانی پێنیشان بە لەگەڵ ئەوەشدا کە گۆڕە بە کۆمەڵەکانی پیشان دەدەن پارێزگاری سەماوە نیوە شەو دەچێت بۆ سەحرایە کە ئەمە لە خارجی تایبەتمەندیەکانی دەسەڵاتەوە لەو کاتیا هەر گۆڕێکی کۆمەڵەکانی کە پێویستەکە لە یاری پەیوەندیدار ئاوە بە هەموو پێکاتەکانیەوە بەداخەوە ئەوەی نەکرد ئەسا بە بێڵێک و بە قوڵگەیەک دەستی کردو بە خەڵکەندن و بەبەر بۆتە ئێستەکانمان و هێناوێتە دەرەوە دوای ئەوەی بۆ هەرێمی کوردستان و ئەڵێ من بەڵام دۆزیێت و دیارە بە باەتی بەکارهێنا بۆ پێشەوەندی خۆی و پێشم وایەوەی کە جۆم لێ بوو بە من وتراوە بەڵگەی داقیقانی مستەفید بووە ئیکرامی پێدراوە بەخشراوە بەسەدار بە گۆڕە بۆیە من هەر لە سەروبەندی هەڵدانی گۆڕە بە کۆمەڵەکان کە لە ئەمریکا بووم دیارە من پەیوەندی بە هەموو لایەک و هەموو لایەنی کشتنی ڕێکخراوەکانم ئاگادار کردوەوە کە ئەو گۆڕە بە کۆمەڵانە من لێ ڕزگار بوو پۆستاک و کەسوکارمی تایە چ لە ڕووی ئەخلاقی چ لە ڕووی ئینسانی چی لە ڕووی کەسێتی خۆت پێویستەکە ئاگادار بکرێتەوە وان لەوێ وجودی هەبێت کە هەیەک و پشت و کەسەکانی زیاتر لە 100 نەفەر لەگەر گڵە هێننەکەرەوە داخەوە من هەرو کات پەیوەندیم کرد بە پارکراوانەوە پەیوەندیم کرد لەگەڵ بریکاری وەزارەتی شەهید و ئەنفالکراوان کاکەرەبان نامەی ڕەسمی بۆ ناردوون قرار وا بوو کە ئاگادار بەداخەوە ئاگادار نەکرامەوە ژێر بەژێر هەڵستان دەستیان کرد بە هەڵدانەوەی گۆڕەکان و من ئەو معلوماتە لەلایەن ئەندامی پەرلەمانی عێراقیە کە کورد ئاگاداری کردمەوە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لەگەڵ ئەوەدا کە من تر لە ئەمریکاوە گەڕامە سەر گۆڕە بە کۆمەڵەکان هەبوو و چەند داواکاری کرد پێشمان کرد بەداخەوە ئەوەی کە من بینی ینی دوور لە هەموو بنەمایەکی یاسایی دووکایەتیان کردووە بە ڕەفاتە شوێنی گۆڕە بە کۆمەڵەکانیان هەموو سێواندۆ بە حەفارە و بە بولدۆزەر سەر گۆڕە بە کۆمەڵەکان کە ئەمە لە دەرەوەی یاسایە یاسا ئەو ڕێگەیان پێنادا سەر گۆڕە بە کۆمەڵەکان و هەموو ئەو ئێسقادانیان شکاندووە لەژێر زەختی ئەو سۆفڵەیان ئەو حەفارەیە گۆڕە بە کۆمەڵەکان شێوەندراوە یعنی تەنانەت ئەو ماسییان بە من نەدا من ئەگەر گڵەکەیان لا بردیان توانی دەستکانی و تەشخیصی هەیکم بکەم لەکوێ شوێنکراوە خوشکم بکەم لەکوێ شوێنکراوە پورم دەستنیشان کەم لەکوێ شوێنکراوە بەڵام تەنانەت ئەو مانگەشان لە من سندەوە بۆیە هەر لەوێشدا کە من بینی لە سەروبەندی ئەوەی کە ڕوفاتەکانیان هەڵەگرتەوە دیارە گرژیەکیان لەگەڵ من ئەوەی کە نەتوانم من
كسوكار كسوكار ئازیەکان مان دیفاع بکەم و خارێزگاریان لێ بکەم هەستان کە لەسەری ئەوە ئافرەتانە بە قژەوە یان هێنا بە پەلەف ناو لایلۆنی ڕەشەوە لایلۆنی کۆڵە خاشاکە ئەمە بەڕاستی جگە لە سوکایەتیکردن بە ڕووفاتەکان هیچ شتێکی نەبووە بە پێی یاسا دەبێت ئەو وەڕە لە هەر شوێنێکەوە کەسەر دەکرێت دەبێت دووسێ کامێرای چاودێری دابن بێت و بە جوانترین شێوازیشی لێ باشە کاک تەیمور لە بتوانم بڵێم هەمووی ئەوەی 2 هەفتەدا کەسیان کرد بە هەر بەکردنە و پشتین و هەڵدانەوەی ڕووفاتەکانی لە کاتێکا بۆ هەر گۆڕێکی بە کۆمەڵ کە ڕێژەی 170 ڕووفات لە خۆی دەگرێت پێویستی بە 6 مانگە هەتا ساڵێک بۆ ئەوەی بتوانێت بە جوانترین شێواز بۆ ئەم ڕووفاتانە هەڵگریتەوە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ ناوبڕێکمان هەیە کاک تەیمور دواتر دەگەرم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک کورتو دەکەین وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک تەیمور بگەڕێمەوە لای بەڕست پێشتر بەڕزت داوەتان کردبوو کە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ڕابیگیرێت بە تایبەتەوەی کە سەماوە ئەی چارەسەر چی ئێستا بۆ گۆڕە بە کۆمەڵەکان و چ ڕەخنەیەک تێ لە وەزارەتی شەیدانی هەرێم و لە بڵین دەستگای شەیدان و زیندانیانی سیاسی عێراقیش بەڵێ دیارە من ویستم باسی ئەوە بکەم کە لە دوای هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هەڵگرتنی ڕووفاتەکان و ئێلانکردنی موسسەی شوهەدا و وەزارەتی شەیدانەکان لە دوای 20 ڕۆژ ئێمە من طبعا داوام کرد لە دکتۆرە نیکۆلا بۆ خۆی پسپۆرە لە واری هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ ئەو کاتە لە دەرەوە بوو بە زووترین کاش و خۆشبەختانە هات بۆ سەماوە بانگێشتی کرد بۆ سەماوە پێکەوە ڕۆیشتینە سەر گۆڕە بە کۆمەڵەکان دیارە هەر لە ڤیدیۆکانشا بەڵام کردووە کە من تەسویرەکەم دکتۆرە نیکۆلا بۆ خۆی ئەو شتانەی کە بەجێماون لە دۆکوان هەڵیان دەگرێتەوە ئەوانش بریتین لە نوکی گولە لە خەوانی گولەکان و دگان کەوچکی بە فیشەک دراو جدان کە کوساوە لە خوێنە لەو کاتاوە چەکی پێوەیە
قژی مناڵەکان قژی ئافرەتەکان ئێسقانی لاشیان بەجێماوە ئەو پڕوانەی کە داستانیان پێبەستەوە هەمویان بەجێ هێشتووە لە ناو وەڕە بە کۆمەڵەکانی بەو فەردی شێوازێکی ناشرین لەگەڵ ڕووفاتمان هەڵسوکەوتیان کردووە. ئەمە طبعا ئەنتیمە بەشێکن لە مواسسەی شوهدای عێراقی و بەشێک لە وەزارەتی شەهید و ئەنفال تەنانەت یعنی کوردەکان بۆ خۆیان لە چاو ناحەقی کە ئەکرێ بەرامبەر بە هەڵگرتووی ڕووفاتەکان بێدەنگ. من هەر لەوێ ناڕزایم دەربڕی و ناکرێ بم شێوازەم ڕووفاتانە هەڵگیرێتەوە و لەوێشە داوامان کرد ئێمە کە جاسەرانەی دەستیان هەیە لە تاوانی ئەنفال دادگایی بکرێن. داوامان کردووە کە حکومەتی مرکزی لە ڕێی مادی و معنەویەوە ئەنفال بکاتەوە و ئێمە من بۆ خۆمە ئامانجم ئەوە بوو کە هەموو وڵاتانی زێرهێز نوێنەری وڵاتانی زێرهێز ڕێکخراوە نێودەوڵەتەکان وڵاتانی زێرهێز نوێنەرێکی یان بڵایم فلێم دەرهێنێکی ئاسی هۆلیوود و سەرۆکایەتی کوردستان بە هەموو داموزەکانیەوە ئامادە بن گۆڕە بە کۆمەڵە بەڕاستی فیلمێکی هێندە تراژیدایە هێندە نازانم ئەمانە مرۆڤ نەبوون ئەمانە توانیان ئەو ژن و هەڵە پێکاوانە کە هیچ کەن ئەمانە یعنی نە سلاحیان هەڵبوون بە هیچ گروپێک بوون ئەمانە فقط خەڵکی سڤیل لە دادەکانە ڕژیان کۆتانێکیان بەسەر دەبن. من ئێمە داوای ئەومان کرد بۆی بتوانین لەو ڕێگایەوە ئەم تاوانە لەسەر ئاسی نێودەوڵەتی بە جینۆساید بناسێنین. دیارە حکومەتی عێراق دانی بەوەدا ناوە جینۆساید دژ بە نەتەوەی کورد داوە خۆزگا ئەوەی نەکردا چونکە ئەوە مافیەوەی لێسەندینەتەوە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی تاوانە بە جینۆساید بناسێت. کاتێککە حکومەتی عێراق دانی بەوەدا ناوە جینۆساید دژ بە نەتەوەیەک بۆیە ئەو مافەی لێ وەرگرت وڵاتانی دەرەوە لەوە بەڵکە حکومەتەکانی بۆ تاوە و بە جینۆساید ناساندوێتی ئێمە بۆ بکەین. بەرحاڵ من لە سەروبەری هەڵدانی گۆڕە بە کۆمەڵەکان من شکاتم کرد لە پارێزگاری سەماوە بەرامبەر بەوەی کە کردوێتی یاسا پێشکراوە و شکاتم کردووە لە موسسەی شوهدای عێراقی و شکاتم کردووە لە وەزارەتی شەهید و ئەنفال وەکو بانگێشتکردن بۆ ناو دادگا بەرامبەر ئەو سوکایەتی کە کراوە بە ڕووفاتەکان. یاسای 2006 بڕگەی 5 حیمای مەقابری جەماعی دەڵێ لەو ڕۆژەوەی هەر گۆڕێکی بە کۆمەڵ دەدۆزرێتەوە تاوەکو کنەوتشکنینی بۆ دەکرێەوە تاوەکو بە تەواوی هەڵدەگیرێتەوە دەبێت سیاج بکرێت و دەبێت پاسەوانی بۆ دابنێت تەنانەت دەبێت مۆنیمەنتیشی بۆ بکرێت. بەداخەوە من لە دوای 26 ماوەیە من بینیم سەگ دەمی خستووە ناو ئەو گۆڕە و هەندێک ئێسقان بەدەم سەگەکانەوە کرد. بۆیە لە دادگا من کەسکاڵامان تۆمار کرد بە جەنابی دادوەرم سەگ دەستی دەمی خستووە بە ڕووفاتەکان ئەمە چ لە ڕووی دانی چ لە ڕووی مرۆڤایەتی ینی جێگای قبولکردن نیە. ینی بە شێوازی جوابی دامەوتی کە ئەو ناوە بەدوونشینی لێ بدانستن دیشتەجێن و ئاسایی ئەگەر بەم خاتە ڕووفاتەکانەوە جەنابی دادوەر قبری حەسەن و حوسێن چەنێ بۆ ئێوە گرنگە هێندان گۆڕە بە کۆمەڵانە بۆ ئێمە گرنگە و پیرۆزە. بەداخەوە ینی ئەوان بە نەفەسێکی نەتەوایە کورد هەڵسوکەوتیان دەکرد و بە نوع وەشکاڵ شێواز سوکایەتیان پێکردوین لە ناو دادگادا. دەگەڕێمە وڵات دواتر کاک تەیمور زۆر سوپاس دەکەم کاک حاکم ماسوو بکەرم لای بەڕێز سەبارەت بە قەرەبووکردنەوە بڵین بڕیاری دادگایی باڵای تاوانەکان دەرچوو کە جینۆسایدە. ئەی بۆ خەڵکی کوردستان قەرەبوو نەکراوە کە سوکاری بڵین ئەنفال کراوان لە عێراقا بڵین قەرەبوو کرانەوە ئەوانەی کە زیانە بەرکردو؟ بەڵێ من ئەمێ تاقیبم بۆ قسەکەی کاک تەیموریش باش بەڕاستی من لێدوانێکم داوە پێش 4 ساڵ لە کەناڵی NRT دەربارەی گۆڕە بە کۆمەڵەکان. من عێراق لەسەر دووشت دۆڵەمەنە لە نۆت لە گۆڕە بە کۆمەڵەکان بەڵام بەداخەوە حکومەتی ناوەند حکومەتی هەرێ عێراق یعنی ئەمەە خۆمخۆرە توانەی هەیە لە هەموو بوارێکەوە ئەتوانێت تیمێک چۆن تیمێنێ بۆ گەڕانەوە بۆ بگەڕێ بە شوێن بیرە نەوتەکان ئەتوانێت بە هەمان کاتە تیمیشی نۆدەڵەتی بێنێ بۆ مەسحێکی هەموو خاکی عێراق بکرێت بڵێن هەر لە مووسڵەوە لە کەرکووکە بۆ خوارەوە ئەمە هەمووی پڕە لە گۆڕە بە کۆمەڵەکان لە قوربانیانی ئەنفال و کیمیاباران و بەرزانیەکان و فەیلەکان و حتى قوربانیانی شیعەکانیش بەڵێن باش بەڵام بەداخەوە خەمخۆر نین و هیچیشان نەکردووە بە شێوەیەکی جدی. باش لەسەر قەرەبووکردنەوە بۆ قەرەبووکردنەوە پاش دەرچوونی قەراری مەحکەمە کەوام بوو بە پاڵپشتێکی یاسایی لە 24 6 قەراری بۆ دەرکرا کەەوە تاوانێکی جونەسایدە کەەوە لەلایانی بەرلەمانی عێراقەوە بە هەمان کاتە
پەسەندکرا لانی سەرۆکاتی کۆماریشەوە پەسەندکرا ئەگەرنەوە بۆ مادەی 132 لە دستوری عێراق ئاماژەی پێداوە ئەڵێ تەکەفەل حکومەتی عێراقی کەفالەتە بە قەرەبووکردنەوەی قوربانیانی ڕژێمی بەعز یعنی بەداخەوە لێرەش یعنی نازانم ئەوانی کە دستۆریان نووسیوە ئەبوایە بیریان کردایەتەوە بۆ چوونێکی دووریان هەبوایە ئێ باشە قوربانیان غێر ئەبێ بە شێوەیەکی دێتێڵ بەحث بکرێت بەحث نەکراوە هەر ئەوە کە قەرەبوو بکرێتەوە بەڵام لێرە جەماعەت استغلالیان کرد ئەو قرارە بەداخەوە لانی بەرلەمانی عێراق لانی هەندێک لایەن بۆ قەرەبووکردنەوەی کە مەبەستیان بێ بۆ هەڵبژاردن دروشمی هەڵبژاردن و ئەوانە زۆربەی قوربانیانیان بزەبت چەندی قراری یاساش دەرچووە باشە بەزەوانی عێراق قەرەبوو کراوەتەوە بەس کوردستان قەرەبوو نەکراوەتەوە لە کوردستان هیچ قەرەبوو نەکراوەتەوە حتى قانون یاسایکی ژمارە 35 کەوا بەیەکەوە هاوپێچ بوو بە عینی بەرگە لەگەڵ جەماعەتی ڕەفحا ڕەفحا کەوا ئێستا هەندێک خێزانێ مانگی 2 ملیۆن دینار وەرە گیرۆبێجگە لە پارچەی زەوی ئانم بەڵێن چی بوونەوانە ڕەفحا ئەوانی کە لە 90 لە ڕاپەر 91 ڕاپەرین چوون بۆ سعودیا لێ هێزی هاوپەیمانان بردیانن بۆ ئەمریکا و کەنەدا و وڵاتانی ئەوروپا بەڵام ئێمە لێرە هەڵەبجەش نەک هەڵەبجە حتى ئەنفالیش کەوا قەرەبوو نەکراوەتەوە بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک نە ئەنفال نە بەرزانەکان نە فەیلیەکان نە هەڵەبجەش باشە بەس بە کورتی چیرۆکێک سەرنجی تۆ ڕاکەشە لە کاتی دادگایکردنی سەرانی بەعس لەسەر ئەنفال و بڵین تاوانەکانی تریش چیرۆک زۆرە کاک حەکیمیان یعنی چیرۆک یعنی ئەگەر بەحث بکرێ بکرێ بە فیلمێکی جیهانی بێگومان لەوانەیە بڵین جائزەی ئۆسکارش وەرگێت ئەوەنە چیرۆک جۆراچۆرێکی یەکێک لەوانە چیرۆکی کاک تەیموور یەکێک لەوانە چیرۆکی کاک عاسی کەوا ئەو سەرباز بوو کاک عومەر ئاگادارە سەرباز بوو هاتوو بۆ ئێمە ئیفاد ئوتەمان وەرگرت لە مەحکەمە خێزانەکەی بریتی بوو لە 8 خێزان بوو ژن و ماڵی و باوکی و ئانە ئەم عەسکەر بوو دوای ئەسیر کرا لە ئێران دوای 8 ساڵ هاتەوە 8 ساڵ هاتەوە ئەبینی کەسی نەماوە هات ڕۆژ مقابلەی سەدام حسێنی کرد لەوێ کتابێکیان ناوتی وەڵای عایلەکە خێزانەکانت نییە ڕۆشتووە بەر شاڵاوی ئەنفال کەوتووە بە دوو دێر باشە بە دوو دێر باشە ئەوەنە یعنی مرۆڤ یعنی قیمەتی نییە لای ئەوانەوە باشە بەس لەسەر ئاسیێرێمیش بۆ لە چیرۆک بۆ نمونەوەی کە بەڕێزت سەرانیەوە دادگای کردووی سوودیان نێوەرگرتووی بۆ دیکۆمنتکردن یاخود لە کاک تەیموور و هەموو ڕزگار بووی گۆڕە بە کۆمەڵەکان چیرۆک زۆرە یعنی سوودیان لێوەرگرا سووتان لێوەرگیراوە ئەمە وەکو وتە وەرمان گرتووە ئێمە وەکو وتەی جۆراجۆر وتەمان کردووە لە وتەی سکاڵاکار و شایەت حاڵ کاک حەکیمیان سپاس دەکەم کاک عومەر سەبارەت بە گۆڕە بە کۆمەڵەکان کە مەسەلەن تا ئێستا 3000 گۆڕی بە کۆمەڵ ڕووفات بڵێن هێنراوەتەوە هەرێمی کوردستان چی بکرێەوە لەسەر ئاسی ناوخۆش کە بەوەی کە بچێتە ئاستێکی جیهانی لە ڕووی کتێب و لە ڕووی توێژینەوەوانە چی بکرێت وڵای اینجاوە قسە زۆر هەڵەگرێت ڕاستەکەی ئەوەی کە کاک حاکمیش باسیەکە مەسەڵەن لە دەوڵەتی عێراق ئەتوانێت مەسحێ بکات بزانە لە کوێ گۆڕی بە کۆمەڵەوە شتانە بەڵام گرفتەکە بۆ دەوڵەتی عێراق ناگەڕێتەوە ئەمە ئەرکێکی ئەخلاقی و سیاسی و قانونی دەوڵەتی عێراق هیچ مناقشەی لەسەر نییە بەڵام لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتداری کورد کە بە حسابی خۆی نوێنەری ئەم دۆسیەیە یعنی شەڕی نەوتی لەگەڵ دەوڵەتی عێراق کردو خۆ شەڕ جینۆسایدی لەگەڵ دەوڵەتی عێراق نەکردو یعنی ئەگەر حکوومەتی بە دەسەڵاتداری کورد ئایگای ئەوەی هەبووە پێش دروستبوونی دەوڵەتی عێراق ئەیتوانی ئەم دۆسیە بچەسپێنێ کە بەیانی دەوڵەت دامەزرێنەوە قانون دانێم دەستور دانێم ئەبێ بزانم چۆن محاکەمەی تاوانباران ناکرێ و پابەندی دەوڵەتی عێراق تا چەنە بە بڕیارەکانی دادگاوە ئەوەمان بیر نەچێ ئەمریکا زۆر پەلەی کرد ئەتوانم بڵێم ئەمریکا پەلەی کرد لە دروستکردنی دەوڵەتی عێراق لەبەر خاتری ئەو محکەمەیە ئەزانین بۆ لەبەرەوەی ئەمە تاوانێکی نێودەوڵەتیە بۆی کە نەترازێتە ناو کێشەی قانونی نێودەوڵەتیەوە ئەمریکا خۆی یەکێکە لەو وڵاتانەی کە هاوکاری عێراقی کردووە شەریکەی کۆلاجی ئەمریکی زۆرترین موادی کیمیایی بە عێراق فرۆشتووە شەریکە ئەڵمانیەکان هەموو ئەو شەریکە ئەوروپیانە کە موادیان بە عێراق فرۆشتووە ئەیانویست ئەم دادگایە لەناو خۆ حەسرکەن ڕاستە بەندەکانی قانونی نێودەوڵەتیە بەڵام لەناو خۆیەک لای بکەنەوە ئەمە لایەنێکی لایەنی دووەمی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەر نەچۆتە سەر ئەم شەڕ لەگەڵ دەوڵەت عێراقا کە لەناو خۆشی
شتێکی ئەو تۆی نەکردو تۆ باسی کتێب و نازانم کتێب و بڵێن من بە ڕێزێکی زۆر زۆرەوە بۆ هەموو کەسانی کە کتێبیان چاپ کردووە من ناڵێم هەمویان زۆربەی هەر زۆریانەوانەی کە حکوومەت پارەی بۆ پارەی چاپکردنی بۆ سەرف کردوون پارەیەکی زۆر زۆریشی بۆ سەرف کردوون کە شایانی ئەوە نیەن کتێب هەیە 20 میلیۆنی بۆ سەرف کراوە بە 2 میلیۆن چاپەکرێ وەرە سیمینارە گرین بە بەڵگە و بە قانون و بە یاساکانی نووسین و قانونی توێژینەوە بە هیچ جۆرێک ناچنە خانەی کتێبەوە بە پێچەوانەوە دۆسیەکەیان شێواندووە شاید حاڵەکانیان شێواندووە ناوی شاید حاڵەکانیان شێواندووە ڕووداوەکانیان شێواندووە ساڵەکانیان شێواندووە ئێمە تاوانێکی گەورەیە بەرامبەر بە دۆسیەکە و تاوانێکی گەورەیە بەرامبەر بۆ خوێندکارانەی کە بەیانی توێژینەوە لەسەر ئەم دۆسیەکەن بۆچی لەبەرەوەی ئەم کتێبانە لەبەرەوەی کە لەلایەن حکوومەتەوە پارێکی باشی وە سەرف کراوە لە دیزاین و بەرگێکی جوانە چاپ کراوە بەڵام ناوەڕۆکەکەی وێرانە ئەو شاید حاڵەی کە کاک عاسی باسیەکە کاکین عاسی ناوی باوکی غەڵەتە عەفو ناوی باپیری غەڵەتە مالیدەکەی غەڵەتە ناوی مناڵەکانی غەڵەتە ناوی گوندەکەی غەڵەتە ساڵی هاتنەوەکەی بۆ عێراق کە دیل بۆ لە ئێران غەڵەتە ئەی کەواتە چی ڕاستە باش یعنی ئێمە گرفتی زۆر گەورەمان ئەمە بڵێم هەموو ئەمانە ناویان ئیشە لەسەر ئەنفال بەڵام بەم جۆرە ئیش کراوە باش گرفتە ئێمە گرفتی زۆر گەورەمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک بەم شێوەیە دامی کەسانێکە کە بە پۆخەڵی ئیشەکەن و کەسانێکیژە خاتە لاوە کە بە جددی ئیشەکەن کاتە لە بنەڕەتە خەلەلی فکری و عەقلیمان هەیە باش لەسەر ئاستی جیهان بۆ بەجین و ساید ناسان دەبێت چی بکرێت چی کراوە بە کورتی کاکە لەسەر ئاستی جیهان دوو ئەرکمان لەسەر شانە یەکیانەوەیە کە هونەر و سینەما و هونەرمەندان و چالاکوانان نەتوانین بیکەن کە بە دنیای بناسێنن چی ڕوویاوە لێرە یەکیشانەوەیە کە بە فەرمی لە وڵاتانی ئەوروپا و لە دادگاکان بسەلمێنرێت کە لە ڕووی قانونیەوە ئەم تاوانە جینۆسایدە هیچ کراوە ئەتوانم بڵێم شتێکی زۆر سادە و ساکار کراوە بەڵام لە ڕووی قانونیەوە نەخێت سپاس دەکەم کاک تەیمور کاتمان زۆر کەماوە ئەگەر بە کورتی چەند پرسیارێک سەبارەت بە دەستگیرنەکردنی مستەشارەکان کە لە هەرێمە هەن چەندە ئازاری کەسوکاری ئەنفال کراوان دەدات من ئەتوانم بڵێم ئەو ئازارەی کە مستەشارەکان ئازاری دەرونی و ڕۆحی و فکری ئێمە دەدەن بەقەت هەمان ئازاری ئەو تاوانەیە کە بەرامبەر بە ئێمە کراوە کە ئەوش تاوانی ئەنفالە ئێمە دەبینین جاش و مستەسارەکان کە دەستیان هەیە لەسەر تاوانی ئەنفال و لە نانای دادگای تاوانەکانی باڵای حکوومەتی عێراقی داوا کراون ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە پێشاو ئێمە تەراتێن دەکەن و نەکەر ئەوەی بەڵکو لۆپۆستیان پێدراوە ئێستا کەسوکاری ئەنفال وایەتۆ دەبێت بڕات لەلای ئەوان واستە بکات کە کەسێکیان کوڕێکیان بۆ دامەزێت ئەمە خۆی لە خۆیدا توتانەوە ئەنفالکردنی دەرونی ئێمەیە بۆیە من داواکەم پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر بەسە سوکایەتیکردن بە کەسوکاری ئەنفال بەسە سوکایەتیکردن بە خوێنی ئەنفال بە ئەزیزەکانمان ئێمە لەو پێناوە قوربانیمان داوە ئێمە پێناوەیە ژیان هەیەکیان ڕۆژێک خۆشیمان نەبینێ لە ژیانی خۆمانە بەخۆی کەسوکاری ئێمە و بەهۆی ئیمهبارانی هەڵەبجە و بەهۆی ئەنفالکردنی بارزانەکانی سەهەل و مەرجێک لە هەرێمی کوردستانە حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە بەڕاستی نابێ بێدەنگ ئاست و کێشەکاری کە دەکرێمانە تاوانبارن داگەن باڵای باشە کاک تەیمور ئەمەش زۆر گرنگە من بەڕاستی ئەمەکی تەمەسەرەوە کە وەزارەتی شەهید و ئەنفال ئێستا حاڵی حاضر کە من وەکو تاکڕزگاربوویەکی ناو گۆڕە بە کۆمەڵەکان و هەروەها وەکو سوپلێکی نەتەوەیی هاتووم شەڕی دوو حکوومەتەکەم ئەوانە هەستاونیان کە تاڵ موسسەی شوهەدای عێراقی و شتاتیان لە من کردووە بۆ ئەوەی دەمکوتم کەن نەتوانم من لەم ڕێگایەوە دیفاع لە هێز دارەکانم بکەم و هەروەها بەڵێ نابوو کە بەداخەوە پشکنینی دیئەی ناکرێ یعنی من بۆ مافی ئەوەم لە دەست بدرێ کە بتوانم پشت و داک و کەسوکارەکە بناسان خۆ ئەگەر هەر لە سەماوە باشە کاک تەیمور بدەم ئەمە زۆر گرنگە بەداخەوەی سەر نەکرد بەڵکو دەیانە بیان گۆزنە بۆ چەمچەماڵ و لەوێ بیان نێژن دیسانەمە ئەنفالکردنێکی دەرونی وەکو شخص منە جا لەبەرەوە هەموو ڕێگایەکیان کردوتە بەرەوان پاڵیانەوە بە پاڵ بە موسسەی شوهەدای عێراقیەوە و بوون بە شاهد بەسەر منەوە لە دادگاکانی سەماوە دەیانوێ کات لە من بکەم و بگیری ئەمە سێ جار شکاتیان کردووە دادوەرگوێی لێ نەگرتونەوە بۆ جاری چوارەم هەستاون شکاتیان کردووە جا ئەمە زۆر گرنگە من لێرا بەڕێزانم کاک تەیمور زۆر بە کورتی وەزارەتی شەهیدانی هەرێم سکاڵیان لە جەنابەت کردووە و دوا پەیامیش زۆر بە کورتی
من چەند شتێک هەیە ئەمێ لێرە بیخەمە سەر شاشەکەتان کە لە گۆڕە بە کۆمەڵەکان هێناومە و لەگەڵ خۆما هێناو من لەگەڵ من ئێستا مێ پیشانتانی من بۆی زۆری خەڵک ببینێ بەڵێ وەزارەتی شەهید و ئەنفال لەگەڵ موسسەی شوهەدای عێراقی کاکجەبارێک هەیە کە یەکێک لە نوێنەرەکان وەزارەتی شەهید و ئەنفال لە بەشی گەرمیان هەڵساوەیەتی تاو موسسەی شوهەدای عێراقی وەشکاتیان لە من موسسەی شوهەدای عێراقی دیارە تهدیدی وەزارەتی شەهید و ئەنفالیان کردویان ئەگەر لەگەڵ ئێمە یاشکات لە تەیمور نەکەن ئەوە ئێمە هیچ تاریکەتان لەگەڵ ناکەین لەبەر ئەوە هەستا مشکاتیان لە من کردووە بەداخەوە من تاکە ڕزگاربووی ناو گۆڕە بە کۆمەڵە ئەگەر بە کورتی بێ نابی وەزیر ئەمە بکات هەوڵەیە و دەوێ مێژوو بگۆڕێت تەنانە دەڵێ و تەیمور لە گۆڕە بە کۆمەڵەکان ڕزگاری نەبوو ئەنفال نەکراوە جا ئەمە زۆر گرنگە من ئەمە لێرە پیشانتانی بەم ئەمە یەکێکە لەو جزدانە هیوادارم ببینن ئەمان لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان هێناومەتەوە ئەوە گەر ببیننەوە شوێنی شەکەکەی پێوەی هەتا ئەمە جزدانێکە کە بڵێ وڵا بچوو ئەمە بە عالەمی ئاشکرا فڕیان ناو نیانناوە لە خۆیانە ئەمە لێرە ئەمە قژی بەپو لە جوانەکانمانن قژی دایک و خوست و داکانمان کە سوکارەکانمان کە بەگیان هێشتووە ئەمە ئەفونکەن ئەمە لە کامیرەکەەوە چ دوار دەرنەچی ئەمە ئەو پەڕوانەیە کە دەست و چاومانیان پێبەست و وەختوی کە زۆر ئەمە بریتە لەم علاگە بریتەکان لە خەوانەکان ئەمانە خۆی بۆکان بنایی سپاس دەکەم کاک تەیمور بەعکس يعني او خطبك بەڵێ سپاس دەکەم کاک تەیمور کاک حاکم نیو خولەکە شتێکت ناوێت زۆر بە کورتی سپاس دەکەم وەکو کاک بۆ ناساندنی کەیسی ئەنفال و کەیسەکانی کەش سەر ئاسی نۆدوڵەتی کاکە بواە سوودمان وەرگتایە لە قوربانیانی ئەلمانیەکان و جوولەکان ئەبینی جوولەکان ئەچیتە هەچی وڵاتان بە حکمی من زۆربەی وڵاتانم بینیەوە بۆ چالاکی لە ئەسترالیا لە بریتانیا لە ئەمریکا لە پۆڵەندا هەمووی مۆزەخانیان کردووە ئەن جۆرا جۆر وەکو کاک تەیمور ئاماژەی پێدا جۆرا جۆر بەڵگەیان داناوە زۆر سپاس ئەمەری زۆر بەکوتی شتێکت ماوێ سپاس دەکەم بە کورتی ئەوەیە کە ئەگەر ئەمانەوێ بژین و ئینسان بین ئەبێ کار لەسەر دۆشەی جینۆسایت بکەین و خۆمانی لەسەر بنیاد بنینەوە و ڕێز لە زیندوەکان نەگیرێ ڕێز لە قوربانیەکان هیواداریشم تاوانی جونەسایت دووبارە نەبێتەوە سپاسان دەکەم زۆر سپاس بۆ سێلاتە سپاسان دەکەم سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ